بینەرانی بەڕێزی شارپرێز ئەم کاتتان باش. من هاوکار خۆم بە خۆشحاڵەزانم لە دیدارێکی تری تایبەت دێمەوە خزمەتتان. لە ماوەی ساڵی ڕابردوودا زۆر لە سەرکردە سیاسیەکان لە زۆر لە پێشمەرگە دێرینەکان و سەرکردەکانی شۆڕش کەسایەتیە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە هێزە جیاوازەکان دەستیان کرد بە نووسینی کتێب و بیرەوەریەکانیان و گێڕانەوەی ڕووداوەکانی ڕابردوو شۆڕشی ڕابردووی کوردی بە شۆڕشە جیاوازەکانەوە. لەو نێوەندەدا هەندێک لە نووسەرەکان کاتێک کە کتێبەکانیان بڵاو دەکردەوە دەبووە جێگەی مشتومڕ و گفتوگۆ و نیقاشێکی جددی لە نێو ناوەندە سیاسی ڕۆشنبیری و میدیایەکاندا. هەندێک لەوان پێیان وایە کە شۆڕش دەبێت وەکو خۆی بنووسرێتەوە، ڕووداوەکان دەبێت وەکو خۆیان بنووسرێنەوە بۆ نەوەی داهاتوو. لەم نێوەندەدا سەلاح ڕەشید نووسەر و سیاسەتمەداری کورد لە کۆتا هەوڵی خۆیدا کتێبێکی بە ناوی شەڕی ناوخۆ بۆچی سەری هەڵدا و چۆن گەشەی کرد و سەرنجامی چی ئەبێت ئەم کتێبی بڵاو کردەوە. لەلایەن خوێنەرانی کتێبەکەوە گفتوگۆیەکی جددی لەسەر بابەتەکانی کرا لەبەرەوەی پاشخانی شەڕی ناوخۆی لە وڵاتانی دەرەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە ناو شۆڕشی کوردیدا دروست کرد لە هەر چوار پارچەکە. باسی لە ڕووداوەکانی نێوان سەرکردە سیاسیەکانی شۆڕشی کوردی کرد کە لە شاخ چۆن بۆ یەکلاکردنەوەی دۆسیە و بابەتەکانی نێوانیان لە سەردەسەڵات پەنایان بردووەتە بەر شەڕی ناوخۆ، پەنایان بردووەتە بەر تیرۆرکردن و کوشتن و لە ناوبردننی یەکتری. ئەمڕۆ دەمانەوێت گفتوگۆیەکی کورد لەسەر ناوەڕۆکی کتێبەکەی سەلاح ڕەشید بکەین کە بزانین هەندێک لەو ڕووداوانەی لە کتێبەکە باس کراون لەکوێوە زانیاریەکانی وەرگرتووە و چۆن ویستویەتی ئەم ڕووداوانە کۆبکاتەوە، ئامانجەکانی چییە، هەندێک لە ڕووداوە وردەکانیش کە باسی کردووە زیاتر پەنجەی دەخینە سەر قسەی لەسەرەکەین. کاک سەلاح سڵاوت لێبێت. شەڕی ناوخۆ بۆچی سەری هەڵدا و چۆن گەشەی کرد سەرنجامەکەی. ئەمە ناونیشانی کۆتا نووسراوی کۆتا کتێبی خۆتە. ئەگەر بکرێت سەرەتا پێناسێکی کورتمان لەسەر ئەم هەوڵەی بەڕێزت و هەوڵەکەت بۆچی بوو، ناوەڕۆکەکەی لە چی پێک دێت، بە کورتی پێمان ئاشنا بکەی. سپاس دەکەین. وڵایبی کەهانی دامە و کتێبە بنووسم ئەو بوو کە کۆمەڵێک بەڵگەنامەم لابوو کە دڵنیا بووم ڕەنگە لای هەموو کەس نەبێ، کۆمەڵێ نامای شەخسی بینی هێزەکانیان لە ناو سەرکردەکان، کۆمەڵێ بروسکەی هەمەجۆری شۆڕش بە تایبەتی شۆڕشی تازە، کۆمەڵێک وتاری جیاواز بە زمانی جیاواز و کۆمەڵێک دیکۆمنت کە من لە دەرەوەی وڵات بەدەستم هانی بوو دوایەوەی کە لە چەند کتێبخانەیەکی ئەوروپی گەڕابووم دەسم کەوتوو. ئەمانە هەموو وای لێ کردم کە تەنها ئەو نووسرا و بەڵگانە لە کتێبخانەکەی خۆم نەمێنێتەوە، بەڵکو هەوڵ بم بیخەمە چوارچەوەی نووسراوێک و خوێنەری کوردی سوودی لێوە بگرێت. بەڵێ وەک خۆدا ماژەت پێدا کۆمەڵێک لە نووسرا و لە دۆکۆمنت لە پاڵپشت بە نووسراوی و کتێبی زۆرێک لە سیاسەکانمان بنمونە ڕەحمەتی مام جەلال و ڕەوانشاد کاک نەوشیروان و کاک مەسعود و زۆرێک لەو سیاسیانەی کە لەو کاتە کتێبیان نووسیوە ئەوانیشت پاڵپشت کردووە بە کتێبەکە خۆ پاڵپشت کردووە بە نووسراوەکانی کتێبەکانی ئەوان. جیاواز لەمانە بۆ خۆت زانیاری وردت لەسەر ڕووداوەکان هەبوو یان دەماودەم شتت وەرگرتە بوو لێرە هەوڵتدا کە بیکەیتە چوارچێوەی کتێبێکەوە و بخیتە بەردی دەخوێنەران؟ وڵا لە هەموو ئەگە سەیری کتێبەکەی سەرچاوی زۆرتیە بێجگە لە سەرچاوی نووسینی ئەو کاکانەی کە باست کردن کۆمەڵێ دیکۆمنتی تایە کە من لە دەرەوەی وڵات دەسم کەوتۆ لە کتێبخانەکانی دەرەوەی وڵات کە هاوڵاتێکی کوردی دەستی ناگە، کۆمەڵێک بروسکەم لایە کە هەر لای من هەیە لە شوێنی کە نەبوو لە بەرەوەی من کادێرێکی یەکێتی بووم لە دەرەوە ڕۆژانە ئاگاداری ئەو جم و جۆڵانەی شەڕی ناوخۆ بووم
وە کۆمەڵێ نامەی شخصیم لایە کە ئەو کاکانە بۆ منیان نردویان بۆ خەڵکی کان نردووە دەست من کەوتووە. اینجا کۆمەڵێک کتێبی کە خوێنەوەتەوە کردومە بە سەرچاوەکە خوێنەرێکی ئاسایی ڕەنگە تااقەتی نەبیان مەبەستی نەبیان دەستی نەکەوێ و هەموو هەوڵێکی شماوە ئەو جێرانانەوە جێرانەوەیکی بێلایەن بێ دوور بێ لە گرژی حیزبی و تایەفی و گروپێنەوە. بڵێ لە سەرەتای کتێبەکە باسی شەڕی ناوخۆەکەیت کە پێشەوەی بێتە سەر شەڕی ناوخۆ لە نێو کووردا، باز لە شەڕی ناوخۆ لە نێوان نەتەوە جیاوازەکان و لە نێوان وڵاتە جیاوازەکانی جیهانە ئاکەیت. پێت وایە کە فاکتەر و پاڵنەرەکانی شەڕی ناوخۆ لای کورد و لای دەوڵەتانی دەرەوەی کورد جیاواز لە کورد هەمان فاکتەر و پاڵنەر بوون یان کورد جیاواز لەوان فاکتەر و پاڵنەری تری هەبووە بۆ ئەوەی شەڕی ناوخۆ دروست بکات لە نێوان خۆیدا؟ شەڕی ناوخۆ لە دنیا لە ناوەرۆکە یەک ناوەرۆکی هەیە، ئەوەیە لە وڵاتێکە چەند هەندێک گروپی جیاواز چەند بە گژیەکەوە گۆی لە کوردستان ڕوویاوە لە بینی ئەچێتی و پارتیان باڵی جەلالی و مەلایی یاخود گروپی تر. هەنگێک شەڕی ناوخۆ هەیە بناغێکی دینی هەیە لە بینی شیعە و سونە، لە بینی بوزی و ئیسلام، لە بینی دوو گروپی جیاوازی مەسیحی کاتۆلیک و پرۆتستانت. ئەوانە لە ناوەرۆکە هەمووی هینە گرنگەوەی لە ئەو ناوەرۆکی شەڕی ناخۆ لە چوارچەوەی جوغرافی وڵاتێکایە واتە ناچێتە دەرەوەی وڵات، بەڵام هەمووشی ئەوانە لە یەک خاڵە هاوبەشن دەرەوەی سنووری جوغرافیەکە کاریگەری لە شەڕی ناوخۆکە هەیە. ئەنی وڵاتانی دەرەوەی ئەو وڵاتانە هاوکاری گروپێکیان چەند گروپێکەکەن دشت بە گروپێکەوە ئێسابینین لە نزیکترینیان لە سەحرا لە بینی مەغریب و سەحرایە جەزایر پشگیری لایەگەکە و دژی بە مەغریب و واتە چۆن ئێران پشگیری کوردی کردو دژێ عێراق بەڵام ئاگرەکە کورد بووە لە شەڕانەی تریشایسا لە تامی لەی بینین لە بینی گروپە جیاوازەکانە وڵاتانی دەرەوەی ئەو هینە هاوکاریەکەن واتە وڵاتانی دەرەوەی سنوورەکە هاوکاریەکەن بۆی ئەو شەڕە بەردەوام بێ بێگومان لە بەرژەوەندی خۆیان. کەواتە هەمان فاکتەر هەبووە لە هەرێمی کوردستان شەڕی ناوخۆ لەسەر چی سەری هەڵداوە لە وڵاتانی دەرەوەش هەمان ئەو فاکتەرانان پاڵنەری دروستبوونی شەڕی ناوخۆن؟ بەڵێ وایە. بەڵێ لە کاتێککە کتێبەکە خوێنرێتەوە پلەبەندیەک ئەبینرێت لەوەی کە شەڕی ناوخۆ لە زمانی میرنشینەکان و لە دوای جەنگی جیهانیەوە و لە دوای شۆڕشی ئەیلولەوە ئەم پلەبەندیە لەسەر بنەمای شەڕەکان هاتووە یان لەسەر بنەمای گۆڕانکاریە سیاسیەکانی جیهان هاتووە؟ هەردووکی بەیەکۆ بواتە ویستومانە پیشانی بین کە شەڕی ناوخۆی کوردی لە دوێنێەوە دروست نەبووە یاخود لەو کاتەوە دروست نەبووە کە بڵێن لە 64ەوە لە بینی باڵەکانی پارتی دیموکراتی کوردستانە، بەڵکو پێش ئەوە درێژترە لە زمانی کۆنەوە و هەردوو دەوڵەتی عوسمانیش و فارسیژیان پەهلەوی ڕۆڵیان هەبووە لە خۆشکردنی شەڕی ناوخۆیە یاخود هەنگێک لایەن هاوکاری کردو دژی لاکەیکە و وەکو وتم ئەوی کە قوربانیاوە هێزی کوردی بووە. ئەم هێز چووە بەگشت ئەم هێزا ئەم منتیقەیە کۆیە چوە بەکەش شارە زورە شارە زور بەگشت شار باژێرە منتیقەی ئەقرە بەشەن شوێنێکیکەیە و ئەوانە بێگومان ئاغا و دەرە بەگو سەرۆک عەشیرەتەکان ڕۆلی کاریگەریان هەبڵێ. سەرەتای دروستبوونی شەڕی ناوخۆت لە سەدەی حەڤدە لە دوای لە نێوان شەڕی میرنشینەکاندا باس کردووە. پێش سەدەی حەڤدە شەڕی ناوخۆ نەبووە لە ناو کووردا یان کورد هێندە کەرەستەی لەبەردەستان نەبوو بۆ ئەوی بتوانێت شەڕی ناوخۆ بکات یان گێڕانەوەکانی پێش سەدەی حەڤدەمان دەست ناکەوێت؟ خۆی کورد وەکو فاکتەرێکی سربەخۆ لەو کاتەیە نەبووە. مەسەلەن سەفەویەکان کوردیان بەکارهانیوە، عوسمانەکان کوردیان بەکارهانیوە و ئەوانە هەر کورد بوون، کورد دژی کورد بووە، بەڵام هینێکی چوارچێوەیەکی کوردی سربەخۆ نەبووە دژی یەکتر، بەڵکو ئەوانە بەسراونەتەوە بە دەوڵەتی بەو دەوڵەتانەی کە شەڕی یەکتریان کردووە.
بەڵێ لە دروستبوونی ململانێ و ناکۆچەکانی نێوان مستەفا بارزانی و ئیبراهیم محمەد باز لەوە دەکەی کە ململانێ و ناکۆکیەکانیان نەگەڕێتەوە بۆ پێش دروستبوونی پارتی کاتێک ڕەحمەتی بارزانی لە کۆماری مەهاباد ئەگەڕێتەوە لەوێەوە ئیتر وردە وردە کێشە و ململانەکانی نێوان ئیبراهیم محمەد و مستەفا بارزانی دروست دەبێت پێش دروستبوونی پارتیش. ئەمە چۆنە ینی هەموو خوێنەران هەموو زۆربەی ئەوەی کە باسی ململانێ و شەڕی نێوان ئەو دوو ئاراستەیە دەکات باسی باڵی مەکتەب سیاسی و باڵی بارزانی دەکات بەڵام تۆ ڕووداوێکت باس کردووە کە پێش دروستبوونی پارتیە. بەڵێ خۆی هەر لە سەرەتای کۆماری مەهاباتەوە ناکۆچی هەبوو لە نێو هێزەکانی کوردی عێراقیان لە ناو سەرکردەکانی کوردی عێراق بە تایبەتی لە نێوان بەرزانی و مامۆستا ئیبراهیم محمەد مامۆستا ئیبراهیم محمەد و کاتانەیە نوێنەری پارتی دیموکراتی کوردستانی ئێران بۆ لە منتیقەی ئێرە و بەرزانیش هەوڵی یاوە کە دوای کۆتایی کۆماری مەهاباد هێزێکی کوردی سەرانسەری دروستکە وەکو بڵێن پارتی دیموکراتی کوردستانی سەرانسەری و کە کۆماری مەهاباد ڕووخاوە نامەی نووسیوە بۆ سەڵاتدارانی ئەو کاتەی عێراق کە ئەگەر بێتەوە و چۆن نەتوانێ و چۆن ناتوانێ و لەو کاتەوە ناکۆچی دروست بووە لە بینی مەلا مستەفایە کە دەنگ و ڕەنگی تایبەتی خۆی هەبووە ڕۆڵی هەبووە لە ناو کۆماری مەهاباتە و یەکێکی ڕۆشنبیری وەکو مامۆستا ئیبراهیم کە کاری سیاسی و حیزبی کردووە و هەوڵی دا وردە وردە هێزێکی سیاسی نوێ لە کوردستانی عێراقا دروست بکە. بەڵێ باسی ئەوەکەی کە لە کۆبوونەوەیەکە بارزانی لەگەڵ ژمارەیەک لە سەرکردەکان کە هەمزە عەبدوڵڵا ئیبراهیم محمەد ئامادەیە بن بارزانی داوا کات کە هەموو هێزەکانی کوردستانی گەورە بە تایبەتی بەوانی سۆڤێتیشەوە یەک بگرن و ببنە حیزبێکی ڕێکخرا و منەظەم بۆ ئەوەی ڕوبەڕووی دوژمن ببنەوە. بەڵام هەندێک لە حیزبەکان دژی ئەم کارن دژی ئەم بەرنامەیە ئەبن بۆیە بارزانی ژواز لەو ویستەی خۆی ئێنێت و ئەوێت واز لەو بابەتە بێنێ کە حیزبێکی فراوان و ڕێکخراوێکی فراوان لە هەموو هێزەکاندا دروست بکات. ئەم ویستەی بارزانی بۆ لەو کاتا سەری نەگرتووە ئەوە بووە کە بارزانی وەک ئەوەی لە هەندێک سەرچاوە باسەکرێ بارزانی ویستی پاوانخوازی هەبووە یان ئەوەی کە هێزەکانی تر ئەوانەی دەرەوەی بارزانی و پارتی و شۆڕش نیان ویستۆ لەگەڵ شۆڕشی ئێرە کار بکەن. بەخوا خۆی قۆناغێکی کەمە کە بەرزانی ویستۆتی هێزێکی سەرانسەری کوردستانی دروستکە وەکو فکرە بوو بە تایبەتی دوای ڕوخانی کۆماری مەهاباد ویستێتی ئەوە بکە ئەو فکرێ هین نەبوو بە تایبەتی ئەو چوار ئەفسەرەکە ئەگەڕێرەنەوە و ئیعدامەکرێن و پشگیریەکی جەماوەری یان حیزبیشی نەبووە لە ناو کوردستانی عێراقا بۆ ئەوەی ئێن چونکە ئەگەر دروستی بکردا هەرە بوو بێتە کوردستانی عێراق چونکە کوردستانی ئێران نەمابوو یان بڵێن قازی محەممەدوان شەهید کرابوون هەڵواسرابوون لەبەرەوە فکرێکی کورد بووە هەوڵی یاوە لەگەڵ ئەو کاکانەی کە ناوبردن مامۆستا ئیبراهیم و هەمزە عەبدوڵڵا ئەو کەسایەتیانەی کە لە کوردستانی ئێران هەبوو یاخود ناوەرۆکی هێزێکیان دروست کردو لە کوردستانی عێراقا بەڵام ئەوە بوو سەری نەگرت و ئەوان مەلا مستەفا و هێزەکەی بریاریان ناکە بەرە و یەکێتی سۆڤێت بڕۆن. بەڵێ مستەفا بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بووە سەرۆکی شۆڕشی کوردیش بووە لە کاتی شۆڕشی ئەیلول و دواتریش وەکو یەکێک لە سەرکردە هەرە دیارەکانی کوردستان سیر کرا و ئێستش سیر دەکرێت بەڵام لە یەکێک لە پاراگرافەکانی کتێبەکەت باسی ئەوەکەی کە بارزانی لە زۆر شوێن ناوتوێتی من هەرگیز نە سەرۆکی ئەم حیزبە ساختەیەم کە زیانی بۆ شۆڕژگەرەکانمان هەبووە نە سەرۆکیشی ئەبم. ئەم قسەیە هەز ناکەی کەمێک غەریبە بۆ ئەوەی بەرچاوی خەڵک بکەوێت. مەلا مستەفا چەند جار وای وتوێنی لە یەک شوێن و لە یەک جاریش نەیوتووە کە ئەو ویستێتی سەرۆکی حیزبێ بێ بە تەنها بۆ خۆی ینی بڕوای بە حیزب نەبوو بڕوای بە حیزبێ بۆ کە خۆی سەرکردایەتی بکە و خۆی تاقە کەس بێ و خۆی تاقە مەڵبەندی بڕیار بێ
بۆیە ئەنی هەتا لە کۆنگرەی بەغایە کە پارتی دوایی هاتنەوەی بەرزانی کۆنگرێکەکە بە تەکلیف داوایان لێ کردو بێ بۆ کۆنگرەکە شێخ ئەحمەدی برای تەکلیفی لێ کردەوە بەشدار بێ و بۆیە ئەڵێنی چەند جار ئەو قسەی کردو کە من ئامادە نیم لە حیزبێکا بم و حیزب وایە و حیزب وایە و ئەنواع قسەی ناشیرینی و تۆ بە حیزب چونکە مقابلی ئەو حیزب هەبووە. حزب واتە سەرکردایەتێکی سیاسی هەبوو کە خۆی لە لیژنەی مرکزی و مەکتەبی سیاسیە بینیوەتەوە و زوربەی مەکتەبی سیاسیەکە لەگەڵ مەلا مستەفا و بۆچوونی مەلا مستەفا نەبوون لەبەرەوە منافیسێکی هەبووە کۆمەڵی خەڵکی شار یان کۆمەڵی ڕۆشنبیر هەبوون کە خۆیان لە مامۆستا برایم و عومەر دەبابە و چێوە بینیوەتەوە ئەمانە کۆمەڵی ڕۆشنبیری شار بوو مەلا مستەفاش خەڵقێکی دەرەوە بەڵام سەرۆکی حیزب بووە ناویان ناوە سەرۆکی حیزب نەیتوانیوە لەگەڵ ئەم دوو عەقڵێتە بگونجێ بەڵام کاتێک کە جیا ئەبنەوە مەلا مستەفا حیزبەکە بە حیزب و ئەکەوێتە مەدحی حیزب ینی لەوەی کە دژی بوو جنێوی پێە کە کاتێک مامۆستا برایم و ئەوان لە حیزبەکە بن یەتە دوای ئەوەی کە کۆنگرەی جیابوونەوەکە ئەگیرێ ئەوان لە قەڵاتزیە جیا ئەبنەوە ئەکەوێتە مەدحی حیزب و نامە ئەنووسێ بۆ سەرکردا حیزبیەکان و بۆ سەرکردا عەسکەریەکان کە بەشدار بن لە کۆنگرەکان. ئەم گۆڕانکاریە لە فکری مەلا مستەفایە بۆ حیزب لە نێوان گۆڕانکاریەکە کە لە حیزبا ڕوویداوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بێزاربوونی مەلا مستەفا لە حیزب و خۆ دوورخستنەوەی لە حیزب ئەوە بووە کە ئیبراهیم محمەد و هاوڕەکانی تیا بووە یان ئەوە بۆ هەر مەبدەئی وا بووە کە حیزب بە کەڵک نایەت ئەو بڕوای بەوە هەبووە یەک کەسە بێ لە حیزبا بێ ئەویش ئەوە ینی بڕوای بە هین نەبووە ینی حیزب وەسیلە بووە بۆ ئەو ینی بڕوای بەوە هەبووە کە نابێ منافیسی هەبێ نابێ کەسێک بربەرەکانی بکە نابێ یەکێک قسە بێنێتە قسەیەوە و ئەو چی وت ئەوەیە ینی قسەی ئەو پەیڕۆوە قسەی ئەو پرۆگرامە قسەی ئەو هینوە واژ بووی تر هەر دوای جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی هەتا مەلا مستەفا لە ئەمریکا کۆچی دوایی کرد هەر ئەو بووە نی ئەو قسەی ئەو هەموو شتێ بووە مەکتەبی سیاسی و لیژنەی مرکزی و حیزب و ئەوانە شتی دووهەم بوون خانەوادەی بەرزانی شت بوون هەر بە تایبەتیش ئەو دەسەڵاتە لە دوای بەیانی 11 ئازارەوە هین بووە ئەنی ئەندامانی مەکتەبی سیاسی حیزبی پارتی شتی شکلی بوون یان ئەندامی لیژنەی مرکزی و شتیوە هەر ئەوە بۆ دانراون چونکە بێ حیزب سەرکردایەتی هەبیان مەکتەبی سیاسیە بەیان لیژنەی مرکزیە بێ ئەجینا دەسەڵات دەسەر خانەوادەی بەرزانی بۆ لە دەست مەلا مستەفا بۆ لە دەست کوڕەکانیا بۆ لە دەست کەسوکارەکانیا بۆ حیزب وەکو ئەندام یان لیژنەی مرکزی یاخۆت هەتا سکرتێر کە حەبیب بووە هیچ دەسەڵاتێکی نەبووە شتیان ناوەت وتیانە ئەوە ئیمزاکە ئەمە پیم بکە ئەم تەعینکە ئەو تەعین مەکە شتە سەرەکیەکان خانەوادەی بەرزانی کردوێتی بێ ئەوەی هەر ئاگای حیزب ئاگای لێبێ. بەڵێ کاک سەلاح ئەم گێڕانەوانە بەم جۆرە ئەگەر نەوەی داهاتووی نیشتیمان ئەم کتێبەی تۆ بخوێنێتەوە ئاگاداری وردەکاریەکان نەبێت پێشتر چی ڕوویداوە باگراوندێکی بۆ بابەتەکان نەبێت هەست بە شتێگەکات تۆ هاتووی لەم کتێبە ئیبراهیم محمەد و مام جەلال و هاوڕەکانیت وەکو مەزلوم باس کردووە مەلا مستەفات وەکو زاڵمێک باس کردووە ینی ئەوەی لێ ئەخوێنرێتەوە کاتێک کە کۆی کتێبەکە ئەخوێنرێتەوە کۆی ڕوویداوەکان خوێنرێتەوە مستەفا بارزانی وەکو ستەمکارێک وەکو پاوانخوازێک دەرەکەوێت ئیبراهیم محمەد و مام جەلال و هاوڕەکانیشیان وەکو کەسێکی ستەملێکرا و مەزلوم ئەم وێنایەت بۆ بەم جۆرە دروست کردووە ینی نەئەکرا نەدەتوانی یان ڕووداوەکان خۆیان وان بۆ ئەوەی تۆ وێناکە بەم جۆرە پیشان بدەیت. من نەهاتوم تەحلیل بکەم من هاتووم شتەکان ئەخەمە بەردەست وەکو چۆن هەیە من باسی ئەوە کەمەنی چۆن گۆڕانکاری سیاسی و مێژوویەکان هاتوون نەتە پێش و من باسیەکەم ئەڵێم ئەمە وا بووە کە هاتۆتە وا بووە کۆنگرە وا بووە دەسەڵات وا بووە ئەمە من باسی ناکەم ئەمە من ئەگەر کتێبەکە بخوێنەوە من باسی ئەوە ئەکەم کە
مەسەن یەکێکی وەکو جەرجس فەتحوڵا کە خۆی پارتی بوو یەکێ بۆ لە کەسایەتە نزیکەکانی بنەماڵەی بەرزانی ئەو من هاتووم شتەکانی ئەوە جێرمەوە باسی ئەوواکە کە حەبی محەممەد کەریم خەریکی چی بووە و مەکتەبی سیاسی خەریکی چی بووە و خانەوادەی بەرزانی خەریکی چی بوون ئەجینا من هین نەبووە من نەمام جەلە نەمام وەسابرایم نە ئەوانی کەش بە دەرنین لەو کەم و کوڕەی کە هەبوون چونکە هیچ کاتێک کەم و کوڕێکی گەورەی وەکو کە هەبووە لە شۆڕشا هەر تەرەفێک هین نەبووە من هاتوو مەتحی مەلا مستەفاشم کردو من باسی ئەوەم کردو کە لە کە بەیانی ئازار بڵاو بۆتەوە مەلا مستەفا هاتووە چووە باڵی مەکتەبی سیاسی وەرگرتوۆتەوە لە کاتێک ئایتوانی ئەوە نەکاوە ئەو کاتە مەلا مستەفا گەورەترین قایدی کوردووە و پارتی دیموکراتی کوردستان بەهێزترین هێز بوون و باڵەکەی تری مەکتەبی سیاسی کە دوای ناوێن نا پارتی شۆڕژگەری کوردستان بێهێزترین هێز بوون مەلا مستەفا هاتووە دەستی ئەوانی گرتووە بۆ یەک ڕیزی و ئەمە بەڕاستی خاڵێکە لە خاڵەکان کە بە ئیجابی بۆ مەلا مستەفا ئەگەڕێتەوە هەروەها من باسی هەڵوێستی بەرزانیم کردو لە ئیتیفاقی 11 ئازارە هەموو وڵاتانی دەرەوە ئەمریکا ئێران سعودیە ئەردەن ئەوانە بوو دژی ئەوە ئیسرائیل دژی ئەوە بوون کە مەلا مستەفا بەیانی 11 ئازار دروستکە بەڵام مەلا مستەفا زانی 11 ئازار لەو قۆناغەیە لە قانزاجی میلەتی کووردە گوێینایە بۆ چوونی ئەوان بەیانی 11 ئازاری تۆمار کرد واتە من هاتووم هەموو هینەکانی شۆڕشم کردو یاخود ئەو قۆناغانەی کە پارتیان خانەوادەی بەرزانی یا من حوم بەرزانی تیاپۆڕێەوە باسم کردو وەکو هەیە بڵێ باسی مەلا مستەفا بارزانی و مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە کتێبەکە زۆر کراوە ململانەکانیان دروستبوونی باڵی بارزانی و مەکتەب سیاسی و ململانەکانیان تا کۆتایی ئەم دوو کەسایەتیە دوو کەسایەتی سیاسی گەورە و دیار بوون لە کوردستان باسی شەڕی ناوخۆ لە نێوان ئەو دوو باڵە ئەەکەی تا ئێستا مانی درێژکراوەی شەڕەکەش ئێستا نەوەی سێیەمی هەردوو ئەو دوو کەسایەتیە فەرمانڕەوای حیزب و حکوومەتی هەرێمی کوردستانن پێتان وایە ئەم ململانەی ئێستا لە نێوان ئەم دوو هێزەدا لە نێوان کاراکتەرەکان کەنەوەی سێیەمی ئەو دوو کەسایەتیان هەر درێژکراوەی ئەو کاتەیە یان جیاوازە لەوە و بە فۆرمێکی نوێ ئەو ململانەیە دەکرێت وڵا قەناعەتم وایە ئەم ناکۆیچەی کە هەیە کاریگەری ڕابردووی لەسرە بە شێوەیەکی تر و هەر ئەوەش وای لێ کردووە کە جوغرافی کوردستان بەو شێوەیەدا بەش ببێ ئەژیناوا نابوو هەر چۆن کاتی خۆی ئەم منتیقەی نفوزی لە بینی قەوسا جەلالیان پێوت یان مەکتەبی سیاسیان پێوت لەو وەختەوە تا ئەم دقیقەیە ماوەتەوە و بە هەمان شێوەش منتیقەی بادینان منتیقەی دەسەڵاتی خانەوادەی بەرزانی و پارتی بڵین مەلا مستەفا بوو و لە 1970ەکانەوە تا ئەمڕۆ یەکێتی هەوڵیاوە دەسەڵاتی لەو منتیقەیە بەهێزکە نەیتوانیوە چۆن پارتیش هەوڵیاوە لەم منتیقەیە جێپەنجەی خۆی هین بکاوە هەوڵ بە نفوزی لەم منتیقەیە بە سەرکەوتوو نەبووە یعنی ئەوە کاریگەری ئەو ناکۆچیە سیاسی و پێشمەرگە و عسکەریانە بووە کە لەو کاتەیە هەبووە تا ئەندەقیشەیە بەردەوامە بڵێ ڕووداوێک کە لە ساڵی 1966 ڕووی داوە یەکێکە لە ئەو ڕووداوانی کە زۆرترین قسەی لە نێو ناوەندە سیاسیەکان لە نێو پارتی و یەکێتی بە تایبەتی قسەی زۆری لەسەر کراوە بەشێک بە خیانەت و بەشێک بە ڕێکەوتنێکی ئاسایی ئەزانن ئەوەی کە تۆ باست کردووە کاتێکە باڵی مەکتەبی سیاسی لە ساڵی 1966 پەیوەندی بە حیزبی بەعسەوەکەن ئەم بڕیارە بارزانی زۆر نیگەران و تووڕە ئەکات بڕیاری ئیتر کۆتایی هێنان بۆ باڵە ئەدات هەر لەو پێناوەشدا چەند کەسێک گەنێرێ بە دوای مام جەلال و حلمی عەلیدا بۆ ئەوەی بیان باتە لای خۆی و دەوترێت ینی لە گێڕانەوەکانە لە کتێبەکە باست کردو ئەوەی کە یەکێک لەو کەسانە ئاگاداری ئەمانەکە کەمەیەن لەگەڵمان ئەگەر بێن لەگەڵمان پلانی ئەوە هەیە کە بکوژرێن پێ وایە ساڵی 1966 کاتێک کە باڵی مەکتەبی سیاسی پەیوەندیان بە حیزبی بەعسەوە کردووە ئیتر
ئەو زەنگە بووە کە بارزانی بگەنێتە ئەو بڕوایی ئەبێ ئەم باڵە لە ناوبەرێت خۆی هەنگاو بە هەنگاو ئەو ناکۆچیە گەورە بووە قوڵ بووەتەوە وای لێ هاتووە ئەمانە لە ژێر چەترێکان ناتوانن کار بکەن هەر بۆ ڕایان کرد بۆ ئێران و لە ئێران ساڵێکمانەوە هاتنەوە مەلا مستەفا قوبولی نەکردن ینی مەلا مستەفا خۆی ئەویست بە تەنها ینی ئەو کاتە کە گەڕانەوە ئەو کاتە بەسەر چوو بوو دوو مدیر ئیدارەی مەکتەبێ بکە ئەبوو مەلا مستەفا بێ ئەمانیش ئەو هینەی مەلا مستەفایان قوبوڵ نەکرد ئامادە بوون وەکو هێزێکی سربەخۆ ئامادە بوون وەکو گروپێک لە ناو پارتیا ئیشکەن سربەخۆ بن یان نیو سربەخۆ بن بەڵام ناکۆچەکان وا تەقیبەوە وا گەورە بوو کە ئیمکانەتی پێکەوە ژیانیان نەما بوو و چەند جار محاولە کرا خەڵقی جیاواز گروپی جیاواز سەرۆک عەشیرەتی جیاواز سەری نەگرتێنی ئەبوو ئەمانە جیا ببنەوە و جیابوونەوە کەس ڕێگەی کە نەبوو ئێرانەکە سەری نەکردەوان چوون بۆ هەمەدان و ماوەیەک لە ئێران بڵین لە هەمەندانمانەوە و سەری نەگرت و گەڕانەوە لە گەڕانەوە مەلا مستەفا ڕێنەیە لە ناوچەکانی ئەوە دابنیشن ئەوە بوو وەکو ئەوەی ئێوە باستان کرد ویستی بە شێوەک لە شێوەکان لە ناویان بەرێ نامەی بۆ نووسین کە بێن لای ئەوە ئەگەر بێن لە ڕێگا تەقیان لێ بکات و بیان کوژێن ناچار بوو بێن لای حکومەت ینی هاتن لەگەڵ حکومەتە ڕێکەوتن و بێن لە ناو شارەکانە ئیشی سیاسی بکەنێنی باشە بەڵام ناکۆچی لە نێوان مەلا مستەفا و باڵی مەکتەبی سیاسی بەشێکی لە ماوەیەکی ڕابردووی پێش 66 پەیوەندی بەوە هەبووە کە مەلا مستەفا ویستوێتی پەیوەندیەکی باشی لەگەڵ حزبی بەئەسا هەبێت ئەمان ناڕازی بوون لەوە باز لەوە کرێت کە ناڕازی بوونی ئەمان بۆتە هۆی ئەوەی کە پەیوەندیەکە دروست نەبێت بەڵام هەر دوای ماوەیەکی کەم خۆیانەچن پەیوەندی لەگەڵ حزبی بەعەس دروستەکەن ئەمە چۆن ینی تۆ توانی وتە باسی بکەیت وە چۆن لێکدانەوت بۆ کردووە کاتێک کە خۆیان دژی ئەوە بوون بۆچی ئەویان کردووە پارتی یاخود مەلا مستەفا لە هەموو قۆناغەکانە نەوعێرگرنەوەکان پەیوەندی لەگەڵ حکومەتی بەغا هەبووە ینی پێش بەعس و دوای بەعسیشانی پێشەوەی بەعس بڵێن لەگەڵ بەعسی 63 اینجا بڵێن ئەو هەردوو براکە ئەو ڕەحمان و عەبدولسەلام و دوای ئەوەی کە حزبی بەعسیش لە 68 هاتوۆتە سەر حکم نی لە هەموو قۆناغەکانە پەیوەندی هەبووە چەند باڵی مەکتەبی سیاسی پەیوەندی هەبووە حکومەتی بەرزانیش ئەوەنە پەیوەندی لەگەڵ حکومەتا هەبووە لەو کاتانەیە کە شەڕ هەبووە پەیوەندیەکانیان شەراو بوو لە یەک نانا نوێنەری پارتی لە حکومەتی بەحسا بووە پێش 11 ئازار ینی پێش 11 ئازار دوو وەزیری پارتی هی مەلا مستەفا لە هینە هەبووە بیرەوەریەکانی موحسین دزەیی بخوێنەرەوە باسیەکە ئەو یەکێ بووە لەگەڵ ئەحسان شێرزادە دوو وەزیر بوون هەردووکیان ئەڵێ هەتا ئەو ڕۆژەی بایانی 11 ئازار هین بوو ئێمە مەعاشمان هەبووە لە حکومەتی وەکو وەزیر داواممان نەکردووە واتە هیچ هینێک نییە ناوبەناو شەڕێکی کەم بووە لە بینی پارتیا بە سەرۆکاتی بەرزانی و حکومەت بەڵام پەیوەندەکە نەپچراوە کاتێک شێخ ئەحمەدی برای مەلا مستەفا کۆچی دواییەکە بە تارێکی وەزارەتی دیفاع کە ئەو وەختە ژنبراکەی سەدام وەزیری دیفاع بوو بە تارێک ئەی بنێرنەوە بۆ بەرزان ینی ینی پەیوەندەکان شتی نەهێنی نەبووە و هیچ هین بووە بەڵام ئەوە بووە ئەمیان ناوە جاشی 66 ئەمیان ناوەتەنی ئەجینا لە ناوەرۆکە هەردووکیان پەیوەندیان لەگەڵ حکومەتی جیاوازی بەغا هەبووە کاک سەلاح لە چەند شوێنێکە باست کردووە کە تەوقیتی تر دوولەتبوونی باڵی مەکتەبی سیاسی و باڵی بارزانی بووە هەستەکرێت جۆرێک لە تەناقوزێک جۆرێک لە بەریەککەوتن هەیە لە نێوان ئەو تەوقیتانە بۆ نمونە کاتێک کە باسێکی ئەڵێ لە کۆنفرانسی ماوەت و لە کۆنگرەی قەڵاتزێ هێرشی بارزانی بۆ سەر مەکتەبی سیاسی لە ماوەت چوونی مەکتەبی سیاسی بۆ ئێران هاتنەوەی برادرانی مەکتەبی سیاسی بۆ ناو شارەکان لە 66 هەموو ئەم تەوقیتانە بە تەوقیتی دوولەتبوونی هەردوو باڵەکە ناوە بیت لە چەند شوێنێکە کامیان ینی ئەکرێت وەکو تەوقیتی تر دوولەتبوون باسی بکەین و بۆچی تۆ ئەم چەند ڕووداوت بۆکو تەوقیتی دوولەتبوون باس کردووە
بڵێن گڵۆپی سووری دوولەت بوون وەکو بازەکەی کە ئەو کاتەیە کە هەموو سەرکردایەتی ئەگەڕێنەوە بۆ شارەکان کۆتایی 64 و ئەوانە کە یانەوە سلێمانی و هەنگێکیانە چنە بەغا کاک حلمیوانە چنە بەغا و شەید عەلی عەسکەریەوانە چنە کەرکووک و ئەوانە ئیتر دەستەکەن بە تەنزیم و دەستەکەن بەوەی کە هێزی تایبەتی سەربەخۆیان هەبێ هی هێزی پێشمەرگە ئیتر لەوەوە ئیتر ناکۆچێکە حیزبێک هەیە دوو ناوی هەیە هەردووکیان ناویان پارتی دیموکراتی کوردستانە دوو مەکتەبی سیاسی هەیە دوو سەرکردایەتی هەیە و حکوومەتیش لەگەڵ هەردوو گروپەکە وەکو خۆی مەعامەلاکە. کاک سەلاح لە باسکردنی شەڕی ناوخۆیە و لە کاتی نووسینی ئەم کتێبە حتمما تۆ زیاد لە هەر کەسێکی تر لە هەر خوێنەرێکی تر لەبەرەوەی گەڕاوی بە دوای سەرچاواری سێرچی کردووە بەڵگەکانێک کۆ کردوێتەوە کتێبەکانی بابەت بە مێژووت خوێندوێتەوە زیاد لە هەر کەسێکی تر لەوانەیە بتوانانی قسە لەسەر ئەگەرەکانی دروستبوونی شەڕی ناوخۆوە ئەو لێکەوتەوە پێژاتانە چین کە پێش شەڕی ناوخۆ ڕوو ئەدەن ئەو دەرخستانی کە دەریەخات کە شەڕی ناوخۆ نزیکە و شەڕ ڕوەدات حتمما ئێستا شارەزاییەکی وردە تێدا هەیە بە لێکدانەوەی ئەو وردەکاریانە پێ وایە کە ئێستا هەرێمی کوردستان لەم هەموو ململانێ سیاسی کە هەیە و کۆی عێراقیش ئێستا ئیمکانێتی شەڕی ناوخۆ هەیە ئەگەر هەیە کە شەڕی ناوخۆ ڕوودات یانەوەی کە ئەرخەیان بین و دڵنیا بین کە شەڕی ناوخۆ لە ئێستادا ڕوونادات. بڕوان ناکەم شەڕی ناوخۆ بە تعبیرە کلاسیکیەکەی ڕووبات ئەنی بەوەی کە سەنەر لە یەک بگرن و تفەنگ بەیەکەوە بنێن و ئەو زەمان و ئەو هەلومەرجەی کە بۆ لەو قۆناغانەیە هەبوو ئێستا نییەوە نەماوە ئەم حیزبانەوەنگە بەرژەوەندیان هەیە کە نایگەێنە ئەوە بەڵام بێگومان شەڕەکە بە فۆرمێکی نوێ هینی کردووە چۆن ئێستا لە تعبیری سیاسە پێڵن شەڕی سارد ئێستا شەڕی سارد دروست بووە لە بینی ئەم هێزانەیە هەریەکە ناکۆچی ئەوی کاکە لەسەر دەسەڵاتی سیاسی لەسەر نفوزی لەسەر پەیوەندی لەسەر مالیە لەسەر ئابووری گشتی و ئاشتێکی ڕاستەقینەی پتە و لە ئایندەیەکی نزیکە لە بینی ئەم هێزانەیە بەدی ناکرێت. بەڵێ وەک کۆتا پرسیار ئەگەر لە دوای بڵاوبوونەوەی کتێبەکەت حتمما جیاواز لە خەڵکی گشتی و توێژی گشتی سیاسیەکان ئەوانەی کە لەو ڕووداوانە ئاگادارن و نزیکن کتێبەکان خوێندوەوە لێکدانەوەیان بۆ کردووە تا ئێستا هیچ ئاڕاستەیەکی پێچەوانە هاتوۆتەوە بەردەستخۆت بۆ نمونە هیچ یەکێک لە سیاسیەکان لەو کارکتەرانی ئەو کاتە لە شۆڕشەکاندا هەبوون هیچ شتێکی پێ وتویت کە هەڵە بێت یان چۆنەڵێ زانیاریکی کەم بێت بەسەر کتێبەکەی توی تێپەڕی بێت و بڵێ بریا ئەوشی تێدا بواە یان بریا ئەویتیانە بواە؟ وەڵاهی من زۆر هینم بۆ گەڕاوەتەوە بە تەلەفۆن و بەنامە و ببینین و شتیوە تێبینی جیاواز بەڵام هەمووی تێبینی شکڵی بوونەنی لەسەر ناو لەسەر تاریخ و شتیوا بووە لەسەر هەڵوێستی سیاسی نەبووە من زیاتر هاتووم شتەکانم ترح کردووە من بەیەکەوە بەستومەتەوە هاتووم درومانیم کردووە ئەم شتانە زیاتر هینم نەکردووە سەمباسی سیوێژی ئابکراوە من هاتووم ئەو شتانێک ئەو گروپ و جەماعەت و حیزبانەی لەسەر سیوێکی ئاب باسییان کردووە کۆم کردوونەتەوە کە یەکێککە ڕەنگە ئەو ئیمکانەتەی نەبوو بێ من هاتووم باسم کردووە خەڵقە بێ خۆی قەراری ئەوە باسیوێکی ئاب باشە یان 64 باشە یاخۆت ئاش بەتاڵ باش بۆ یان ئاش بەتاڵ باش نەبوو من هاتووم هی ئەوەم کردووە بۆ ئەوەی کە ئەم کتێبە دەنگی هەبووە لە ماوەی چەند مانگێکە زیاتر لە 5,000 دانەی لێ فرۆشراوە کە ئەمڕۆ کتێبی کوردی خۆ دەزانی
400-500 دانەی لێ چابەکرێ ئەمێنێتەوە ئەم 4-5,000 دانەی لێ فرۆشراوە ئەمە ئەگەر سەلیقەی خەڵقەکە نەبێ بۆ ئەوی بزانێت دوێنێ چوڕیاوە ئەو هینەی ناکرد کەواتە ئەکرێت لە نێو ڕەفەکان وەکو یەکێک لە سەرچاوە مێژوویەکان نەوەی داهاتووی وڵات پشتی پێ بەسێت بڕێی من بەلای کەمەوە 3 ساڵ خەریکی ئەم کتێبە بووم بە سەدەها سەرچاوی جۆرا و جۆرم بەکارهانیوە بە دڵنیاییشەوە من باسی هەموم نەکردووە ینی من بەسی لایەکم کردووە بێگومان کۆڵێک باشە بێ کۆڵێ حەزەکەم کاچی تر بێن لە ڕوانگەی ئەوانەوە باسی بکەن مەسەن من شانسم نەبووە هەرچی بڵاو کراوەی پارتی دیموکراتی کوردستان هەیە دەستم بکەوێ ڕەنگە برادەر هەبێت لە هەولێریان نزیک لە برادرانی پارتی ئەوان بتوانن هەنگێ بەڵگەیان دەستکەوێت من زوربەی بەڵگەکان کەلام بۆ بەڵگەی یەکێتی نیشتیمانی بووە داوام لە برادرانی پارتی کەوتۆ سەرکەوتو نەبووم تایە یەکەی بەڵام ڕەنگە برادەر هەبێت لای نزیک پارتی بێ ئەوان هەنگێ بەڵگەیان دەستکەوێت کە من دەستم نەکەوتۆ بڵاوم نەکردوتەوە لەبەر ئەوە ئەو ناکۆچی ئەهێنێ چەندەها کتێبی جۆرا و جۆری لەسەر دەربچێ زۆر باشە دەستەکانە خۆش بێ عزتمان نەی دۆسپاس بۆیەوە بینەرانی بەڕێز تا دیدارێکی تری تایبەت کاتێکی خۆش.